من ئەمڕۆ لە یەکێک لە نەمامگەکانی شاری سلێمانیم، ئەویش نەمامگەی سەرچنارە. بێگومان ئەمی کە لە دیمەنەکانە ئەیبێنن جێگەیەک شوێنێک پراوپڕ لە سەوزایی، لە سروشتێکی جوان، لە گوڵ و گوڵزاری زۆر زۆر جوان و بە تایبەتیش لە مەرزەیە کە وەرزی هاوین و گەرمە ئێمە چۆن بتوانین بە ڕێگایەکی زۆر زۆر دروست، بە ڕێگایەکی زۆر زۆر باش کە لەوەی ئەندازیارانی کشت و کاڵی ئامۆژگاری تەواومانەکەن یاخود هۆشیاری تەواومانەکەن لەوەی کە بتوانین گوڵ و نەمامەکان لە نێو ماڵەکانمانە بە ڕێگایەکی زۆر زۆر دروست پەروەردە بکەین، بە خێویان بکەین تاوەکو دوور بن لە وشک بوونەوە، تاوەکو دوور بن لە زۆرێک لە نەخۆشیەکان. لە هەمان کاتە لە ڕووی ئەوەش کە ئەو کەسانی باخیان هەیە لە دەرەوەی شارەکان چۆن بتوانن بە ڕێگایەکی زۆر زۆر باش باخەکانیان پارێزگاری لێ بکەن لەوەی کە وشک نەبن، لەوەی کە دووچاری زۆرێک لە نەخۆشیەکان نەبنەوە. بۆیە ئەمڕۆ بە شێوازێکی زۆر زۆر چڕوپەر لە ڕێگەی دوو میوانی ئازیزمەوە کۆمەڵەیەک زانیاری زۆر زۆر باش ئەبەخشین بە ئێوەی عزیز و خۆشەویست. خانمانی نێو ماڵەکان کە ئێستا بینەری شاشە جوانەکەی کورساتن ئەتوانن بینەری ئەم بەشەی پرۆگرام بن لەبەرەوەی کۆمەڵێک زانیاری دروست بۆ ئەو کەسانش لە ڕێگەی میوانەکانمەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست ئەگوازینەوە کە چۆن پەروەردەیەکی زۆر باشی گوڵ و نەمامەکانیان بکەن. جا ئەچمە لای میوانی یەکەمم زۆر بەڕێز کاک هاوڕێ عومەر بەڕێزیان ئەندازیاری کشت و کاڵی لە هەمان کاتە لێپرسراوی نەمامگەی سەرچنار بەشی جوانکاری لەگەڵمانە بن. کاک هاوڕێگیان سڵاو لەبێتم کاتت باش. سڵاو بەخێر بن، سپاسدانەکەم بەخێر بن. مەشتەلی سەرچنار ساڵی 1940 دا مەزراوە لە دوو بەش پێک دێت غابات و جوانکاری و بە نرخێکی پاڵپشتیکراوی حکومی ئەفرۆشێ بە مشتری و بە هەموو کەسێک و شتەکانیشمان ڕێکوپێکن و زۆر زۆر شتی باشمانەیە لەخوا بەزیابن بەخێر بن. جا ئێستا ئەوەی کە من ئاماژەم پێکردی منێکی زۆر زۆر جوان سەرنجڕاکێش جا ئەم ئاوش کە بەر گوڵ و شتەکانەکەێت و جاجار کەمێکیش بەرمانەکەی بەڵام فێنکایەک با دڵ و دەروونمان دەست خۆش بێت. با بەس لەوە بکەین ئێستا بینەران چاوەڕێ ئەوەن کە چۆن گوڵ و نەمامەکانیان لەم وەرزە گەرمایە کە وەرزی هاوینە گوڵەکانیش زۆر زۆر ناسکن، چۆن پارێزگاری لێ بکەن و چۆن بەخێویان بکەن. ڕێخستنی ئاودان زۆر مهمە، یەکێکە لە هەرا شتە مهمەکان. گوڵێکی هەیە لە ماڵەوە داوناوات بۆ نمونە من پەرداخێک ئاو تۆزی تیامێنێت تێیەکەم ئەو هەڵەسێ تێیەکە شتێکی غەڵەتە. ڕێخستنی ئاودان زۆر مهمە. مەسەلەن هەفتەی 3 ڕۆژیان 2 ڕۆژ کە زانیت وشک بۆتەوە بۆ گوڵی ناوماڵ چۆن بزانم گوڵەکەم پێویستی بە ئاوا وشک بۆتەوە 5 تا 3 سانتیمێکەکەم بە ناو گوڵەکەیە ئەگەر زانیم وشک بۆتەوە پێویستی بە ئاودان هەیە هەچ گوڵێکە و شێوازی دانانەکەی مەسەلەن گەلە پەنجەرەوە نزیک بێ لە خۆ نزیک بێ لە شوێنی کراوە ئاوی زیاترە بێت تەمەنی گوڵەکە مەسەلەن وا کات کە ئاو زیاتر سەرف بکە لەو گوڵە حەجمی ئینجانەکە پێی گوڵەکانە گۆڕە حەجمی ئینجانەکان بەڵام وا ئەکات کە تەنزیمی ئەودانەکەی فەرقکە مەسەلەن ئەودانەکەی لە 3 ڕۆژ بۆ 2 ڕۆژ بۆ 4 ڕۆژ نازانم بە پێی جۆری گوڵەکە ئەگۆڕێ. کەواتە با باس لەوە بکەین خۆستی هاوڵاتیان لەم وەرزەیە لەسەر چ جۆرە گوڵێکە بۆی بتوانن هاوڵاتیانی خۆشەویستیش لە نێو ماڵەکانیان ئەو گوڵی کە بەخێوی ئەکەن و خواستی زۆریان لەسەرەتی هەم لە ڕووی خۆراک پێدانەوە هەم لە ڕووی شێوازی ئاودانەوە بە شێوازێکی زۆر باش پەروەردەی بکەن. گوڵەکان چی بچین؟ گوڵەکان ئێمە خۆمان پەروەردەی ئەەکەن لێرە بەڵێ لێرە پەروەردە ئەکرێت گوڵە باخە کە خەڵک زۆر حەزی لە سەرەتی چەند جۆرێک هەیە متەسەلیق هەیە قەزەم هەیە گەورە هەیە بە پێی خواستی نەفەرەکە کە لێرە ئەوێ پەرژین بە ئەم چەند نوعی پەرژینمان هەیە ڕۆزماریمان هەیە کۆمەڵێ گوڵیمان هەیە بۆ دەرۆ زیاتر ئەنی بۆ مەساحەی کراوەیە. گوڵی ناوماڵ لێرە هەیە بەس کەمترە لە کوانی لە گوڵی دەرۆ وە شێوازی ئەودانی گوڵی ماڵ و دەرۆ فەرقەکە. ئەوانەی کە خواستی لەسەر لێرە زیاتر گوڵە باخە ڕۆزماریە پەرژینە و گۆیژی زینەیە واشتۆنیامان هەیە کۆمەڵشتمان هەیە بەڕاستی ئەوەکان تۆزە زۆرن بەڵام بە ئەم خواستیان لەسەر ئەمانە لە هاوینە کەمترە بێتەوە بەڵام هەر خواستی لەسەرایە. زۆر باشە ئەو هاوکارانم پێمانەڵێن تۆزێک نزیک بینەوە لە کامێرە سپاس دەکەین دەست خۆش بێت ئێستا ئێرە زۆر باشە دەست خۆش بێت. کاک
هاوڕێ ئاماژە بۆ بکەین شێوازی خۆراک پێدانی ئەو گوڵ و نەمامانەی کە هاوڵاتیەکێت لەلای ئێوە گوڵ و نەمامەکە ئەکڕێت ئێوە تا چەند ڕێنمای دروستیانێ کە خۆراک پێدانێکی زۆر باش بکات بۆ ئەو گوڵی کە لە ناو ماڵەکەیە بەکارێنێ و لە ڕووی بڕینی گوڵ و نەمامەکان پێویستە لە چ کاتێکە بڕین بکەین بۆ گوڵ و نەمامەکان کاتێک لقێکی زەریان گەڵایەکی زەر لەسەر گوڵ و نەمامەکان نەبینێت ئەمە ئێوە زیاتر زانیاریتان هەیە لەو بارەیەوە ئەم مەوزوعانە بەڕاستی کاتی زۆرترەوێت بە کورتی بەسەر چاو خواردن پێدان گوڵی ناوماڵ جیاوازە گوڵی دەرەوە جیاوازە گوڵی ناوماڵ لە هاوینە خواردن پێدانی زیاتر ئەوێ بەڵام بۆ دەرەوە وانە لەبەر لە گەرمای هاوینە گەشە ئەوەستێت تقریبان لە مای حوت هۆشتا خواردن پێدان بۆ گوڵی دەرەوە زۆر پێویست نییە چونکە گەشەینی ئەو ڕۆکە لەبەر گەرما گەشەوەسە بەڵام گوڵی ناوماڵ جەوێکی داخراوە هەیە تقریبا جەوێکی کۆنتترۆل کراوە هەیە لەوانێ بۆ زۆر گەرم بێت ناگاتە سی دەرەجە ناوماڵ خواردن پێدان چەند جۆرێک هەیە NPK هەیە سێ20 ئەوەی کە بازار پێڵێن ڤیتامین نییە ئەمە کۆمەڵی عناسری خۆراکین نایترۆژین و فۆسفۆر و پۆتاسیۆم ئەم خوارد عناسری سەرەکی ڕۆکن بەکارێنێ بۆ گەشە بۆ هەموو شتێک ئەتوانیت لە مانگی جارێکە NPK بەکاربێنیت لە بۆ ناوماڵ بەڵام بۆ دەرەوە وە گوڵی ناوماڵ لە زستانان ئەبێ بۆستی لە خواردن پێدان لە بەرەوەی گەشەی گوڵی ناوماڵ لە زستانە ئەوەستێت بەعام هەیە وانی هەیە فەرقەکە بەڵام بەعام ئاوایە و هیومیک هەیە هیومیک وەکو تقریبان ئەندامیە لە 1970 بۆنەوەی ئەندامیە ماوەدێکی زۆر باشە و زەرێکی لاوەکی نییە زۆر گەشتێکی جوانەیە بە گوڵەکان تەقلیمکردن لە هاوینە کەمترە بۆ گوڵی دەرەوە لە پاییزانیان لە بەهارانە تەقلیمەکرێت بەتایبەت ئەوانی کە ئەمێ گوڵی زیینەوە ئەو شتانە لە پاییزانە یان لە بەهارانە توانیت شێوەیەکی کامل تەقلیم بۆ بکەیت گوڵی ناوماڵ گوڵی ناوماڵ مەسەلەن شتی ناسکن بەتایبەت گوڵی ناوماڵ ئەتوانی گەڵای کە خەریکە زەر دەبێ یان لەکێکە خەریە خراپ بێت توانین تەقلیمیکەی لە هەر کاتێکا بێ فڕێ بەی لای بێ یان مەسەن تربیەکی بکەی بە شێوەیەک ناپێویستی بە تەقلیمێکی وانیە گوڵی ناوماڵ پێشەوەی پشمە سەر ئەو پرسیارەی کە کاتێک من یەم گوڵێک لە لای بەڕێستان ئەکڕم چۆنی هۆشیارێکی دروست ئەێن بە منیا خۆ چۆن گوڵێکی جوان هەڵبژێرم ئایا هەر ئەوەیە کە من گوڵێکم بینی لە دوورەوە لە ناو نەمامگەکە زانیم جوانە گوڵەکە بکڕم یاخود نەخێر بە پێچوانەوە ئەبێ بزانم ڕێگەکەی باش بێ قەدێکی باشی هەبێ گەڵایەکی باشی هەبێت دوجار ڕێنمایی و زانیاریەکان لە بەڕێستان وەرگرم ئەنجا گوڵەکە بکڕم یەکەم قسەم ئەوە بوو کەوتم ئێمە نەمامەکان لێرە بەرام هێنی ئەمە خۆی لە زۆرش دوورمانە خاتەوە یەکەم گڵێکی پاک بەکارهێنین دوای ئەوە نەمامەکان نەخۆشییان نییە ئەوە نییە بڵێ لە وڵاتێکی درۆ هاتووە بێ ئەوەی گوێ بدرێتێ یان شتێک بە نەخۆشی پێوە بێ گڵەکە نەخۆشی پێوە بێ دەرمان بەکارهێنین دەرمانی حەشەری بە زەکاتێک کە بزای نەخۆشی هەیە یعنی عیلاجی گوڵەکانمانەکەین بێژۆی بینێنە دەرەوە ئێمە ڕێنمایش ئەین بەو مشتریەی کە ئەیکڕێت بەڕێزیە گوڵێکتەوێت ڕێنمایی پێ ئەین لە نەخۆشیەکان لە شێوازی ئەودان سەرێکە کە لەوان تووشی نەخۆشی کە تووشی فطری بکە ئەودانی زۆر شێوازی ئەودانەکەی پێ ئەڵێن شێوازی تەقلیمی پێ ئەڵێن ئەم شتانی پێ کە تا دوور بێ لە نەخۆشی و لەو شتانە وەڕەکەکانیشی چونکە ئێمە لە بەرهێمنین ئەزانین کە ڕێکی جوانە کە گوڵێکی تەواو کاملە لە دەرەوەی کڕیت لە مەشتەلەکان ناڵێن مەشتەلەکان شتی خراپ ئەهێنن بەڵام کۆمەڵ لە ڕێنمایی هەیە ئەوان لەوانەیە نەیزانن لە هۆڵند داوای هێنێ گوڵێکی هۆڵندی زۆر جوانە بۆ هێنێ بەڵام سەیرەکە شەبکێکی بچکۆلی پێ ئەم بە سیستەمێ بەخێو کراوە لە هۆڵندا کە لێرە جیاوازە لێرا بێم شەبکەی لێرێت ئەوان بە شەبەکەی کرێ ناو گڵەکەوە ئەوە ئەکات ئەو گوڵی تۆ کە کڕیوتە سێ مانگ بژی لای تۆ چوار مانگ بچی دوای پارێکی زۆرێ لە کیسەچە زۆر بە کورتی ئاماژە بۆ بکە بۆی کە لە وەرزی هاوینین گوڵ و نەمامەکان چۆن لە سرمای ژوورەوە مەبەستمەوەی هەوای سپلیت هەوا سارکردەوەکان بۆی گوڵێک لە بەردەم هەوای سپلیت ئادانەنرێت هەم گوڵی دەریشەوە چۆنی پارێزگاریان لێ بکەین تاوکو وشک نەبنەوە هەمیشە بە گەشاوی و جوانی بمێنێتەوە ڕێنمای تۆ چیە زۆر بە کورتی وەڵام من بۆ گوڵی ژوورەوە ئەوەیە کە بەرامبەر سپلێت دانەنرێ بە هیچ شێوەیەک بەعام هەمویان وان ناتوانانی بەرامبەر هەوای سادی سپلێت داینەی و ڕۆژانە پێویستیان بە تەهویەیە گوڵی ژوورەوە ینی بڵێم وەکو ئەودان زەرورە تەهویە
لەوانەیە لە ڕۆژێکا 2 جار 15 دقه یان 20 دقه دەرگاکان بکەنەوە ماڵەکە هەواکەی بگۆڕە لەبەر ئەوەی پێویستێکی زۆری بە تەحوێ هەیە گوڵی ژوورەوە بۆ نەخۆشیە بۆ هەناسەدانێتی بۆ هەموو شتێکی زۆر باشە. شێوازی ئاودانەکەشی عادەتەن لە بەیانیانە یاخود هەمیشە لە بەیانیان لە ئێوارانی درەنگە ناو ماڵ فەرق ناکات لە ماڵ فەرق ناکات لە دەرەوە یان بانیان زوو یان لە دوای ئێوارەوە لە دوای 4 و 5 ئەوە زۆر باشترە بەسکە مەجبوریشبی مەجبوری دەکاتەی گەرماش ئاوی بێ ڕاستیە بەڵام باشترین کات بەیانیان زوو یان ئێواران درەنگ. بەخێربن سواز بۆیەوەش بەخێربن تۆم. سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاکاوڕێ عومەر بەڕێزیان ئەندازیاری کشت و کاڵی و لامان کاتا لێ پرسراوی لە مامگەی سەرچنار بەشی جوانکاری کۆمەڵێک زانیاری پێبەخشین جایسە میوانێکی تر دیکە لەگەڵمانایە ئەویش زۆر بەڕێز کاکفایق مەحموود بەڕێزیان لە هەمان کاتارە ئەندازیاری کشت و کاڵین و لێ پرساوی بەشی ڕزگەری و نەمامگەکان لە بەڕێوەبەتی باغداری سلێمانی لەگەڵمان بن. کاک فایق بیتەلای ئێمە بەخێراتی سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. کاک فایقەر باز لەوە بکەین بەڕێستان چۆن ڕێنمایی ئێن بۆ کەسانی کە باخیان هەیە چۆن لە مۆرزی هاوینەیە پارێزگاری لێ بکەن لەم گەرما و لە مۆرزی هاوینە بۆی دووربن لە وشک بوونەوە و هەمیشە بەگەشاوی و جوانی باخەکان بمێنێت. سەبارەت بە باخ ئێمە خۆتەزانی ساڵانە لە کۆتایی مانگی 5 و لە سەرەتای مانگی 6 دەسەکەین بە ئاودان بەڵام ئاودانێکی خەفیف ئەوش بەپی جۆری دارەکان کە لە نێوان لە باخکە چێنراوە بەپی تەمەنی دارەکان سیستەمی ئاودانیش جیایە لەگەڵ گوڵ و مەشتەلوانە سیستەمی ئاودانی باخ باشتر وایە بە ڕێگەی تەنقید بێ باشتر وایە ئەو سۆندەی کە بەکارێنێ 20 میلیم بێ باشتر وایە بڵین بەپی تەمەنی دارەکە ئەو سۆندێ بڵین دایر مەدای سوورخوا بە دەوری دارەکە و بەپی تەمەنی دارەکە جۆری دارەکە دوو منەقیدیا سێ منەقیتی پێوە بێ بۆی بە تەواتی ئەو دارە تێر ئاو بکات. لە مۆرزی هاوینەیە شێوازی سیستمی ئاودانەکەیت باس کرد شێوازی خۆراک پێدان یاخود ئەوەی کە ئەچێتە بابەتی باخەوە چۆنی هاوڵاتیانی خۆشەویست ئاگاداری ئەوە بن لە ڕووی جوانکاریەکەەوە لە ڕووی گەشاوی و لە ڕووی ئەو لە خوپۆپ و زیادانی کە لە نێو باخە هەیە بتوانن ئاگاداری بن لە مۆرزی گەرمایە چی و چین خۆتان نزانن هاوین کە دەرەجە حرارە بەرزە بێتەوە عادەتەن لە 35 تر بەرەو چ لە چێت و لە ئێستاشا ئێمە زانین هەفتەی داهاتوو لەوانە بچێتە 44 و 43 42 گەشەی باغ ڕاوەستێ کە گەشە وەستا باشتر وایە سەمادیش نەکرێت ینی خۆراکی پێ نەدرێت ئیتر ئەو سەمادە لە ڕێگەی ڕگەوە پێی بدرێ یا لە ڕێگەی ڕەشی وەرەقیەوە بێ بڵین پێ پشێنی بڵین بەدارەکە سەماد ئەوانە ڕاگرین بەنسبەت ئەوەشەوە ینی ئێمە تەقلیمیمان هەیە تەقلیمی سەیفیە باشتر وایە لەو کاتا کە بزانی دەرەجە حرارە زۆر بەرزە بێتەوە گەرمایەکی زۆر خنکێنە هەیە باشتر وایە ئەو تەقلیمە سەیفیە نەکرێت. هەوڵ بدرێ باشتر وایە ئەو سنفانە بنێژرێکەوە تەحملی ئەو شوێنە ئەکرێت بۆ نمونە لە شوێنێکی وەکو دەوروبەری شاری سلێمانیە یعنی لە نزیک شارە لەو دەشتایانە گوێز نەچێنرێ یا هەرمێ نەچێنرێ ئەمانە عادەتەن لە مانگی 1970 کە گەرماکە دەرەجە حرارە بەرزە بێتەوە زۆر جار گڕەی بە عەرەبی پێڵێن سەمتە شەمس باشتر وایە لێ بە دووربین. کاک فایق ئەوەی کە هەیە زۆرێک لە هەوڵاتیانی خۆشەویست لە نێو باخەکانیانە چ لە نێو شار بێ خۆت ڕەنگە لە دەروی شارەکان کەمتر بێ دارەبەردارەکان ئەبێنرێت لە مۆرزی هاوینەیە چۆنی پارێزگاریان لێ بکەین ڕەنگە زۆرێک لە دارەبەردارەکان ڕوبەڕووی زۆرێک لە نەخۆشیەکان ببنەوە یاخود زۆرێک لە خانمان ئەڵێن دارەبەردارەکانمان وشک بوون یان بە تەواوەتی گەشە ناکات ئەمە و کارەکەی چییە؟ سەبارەت بە نەخۆشی خۆی پێشتر کە بڵێن عادەتەن پێشەوەی دار گەشە بکات و بڵین گۆبکەکە بتەقێت تۆ هەڵپاچینی بۆ ئەەکەی زۆر جار لەو کاتا سەمادی NPK ئەەکەی ئەجا کە پیا گەڕی عادەتەن تۆ بینی فەرعێکی سێوەکە و نەخۆشە باشتر وایە فەرعە لێ بکەیت و لە دەروی باخکە و بیسووتێنی چونکە زۆر جار هەڵگری حەفارە زۆر جار هەڵگری فطریاتە کە ڕوشتە کەڕوەکانە باشتر وایە لە دەروی باخکە و بیسووتێنی بۆی نەگوازرێتەوە یانە ڕۆژانە بۆ نمونە تۆسی ڕۆژجارێک ئاوێدەی یانە کوچەند ڕۆژجارێک ئاوێدەی کە گەڕی بەناو باخکە تا هەستەکەی فەرعێک و نەخۆشە ئەبێ دەرمان بکرێ یەکسەر یعنی بۆی تەشە نەنەکە بۆی بڵاو نەبێتەوە بەناو باخەکەتا ئەمە باشترینەوە نەگەوەی ئیهمال بکرێ و کاتێک گەزانی بۆ نمونە بەشێکی زۆری باخە و توش بۆ و یاڵا یەکسەر ڕاکەوی و دەرمانیێنی پژێنی پیا ئەمە بەڕاستی ئەتوان بڵێم لەوانەیە تا حدێکی زۆر یعنی دەوری خۆی نابینێ دەرمانەکە چونکە نەخۆشیەکە بڵاو بووەتەوە.
ڕەنگە پرسیارێک بکەم هاوڵاتیانی خۆشەویست هەمووان بزانن یاخود ڕەنگە بڵێنە مە قسێکی ڕۆتینە دووبارێکێنەوە بەڵام بەداخەوە ڕەنگە زۆرێک لە هاوڵاتیان لە نیوەڕۆیان لە کاتی گەرماکەیە بۆ نە 12 نیوەڕۆ بێ کاتژمێرسی نیوەڕۆ بێ ئەچەند ئاوی نێو باخ و باخاتەکانیان ئەیەن یاخود ئەو دارە بەردارانیان ئاوێکی یەکجار زۆری ئەەکەنە سەر ئەڵقی چێکە موی ئاو بدرێت ئەمە تا چەندە کاریگەری خراپی هەیە تاکید خۆی ئاودان باشتر وایە لە کاتی فێنکیا بدرێت فێنکێکە ئیتر بۆ نمونە گەربانیان 5 بانی بیا 6 بانی یا 7 بانی پێش هەتا دەرچوون ئاو بدرێ باشترین کاتە بەڕاستی یانەکو ئێوەران دوای مەغریب کە سار دەبێتەوە باشتر کاتە کە ئاو بدرێ ئێستا خۆشبەختانە قفڵی زیرەکمانەیە ئەو قفڵە هاوڵاتی کە باخی ئەتوانێت تەوقیتیکە بۆ نمونە دوی شەو قفڵەکە بکرێتەوە بە باتری ئیشەکە یعنی خۆی لە ماڵەوە توانێت لە ڕێی مۆبایلەکەیەوە دوی شەو ئەکرێتەوە و ئاوێدا و دوای سعاتێ کۆنتترۆلە قفڵەکە داخرێتەوە یان ئەتوانێت 3 شەو یا ئەتوانێت 5 بانی ینی ئەتوانێت بەهۆسی خۆی ئەو خاوەن باخە کۆنتترۆلی ئاودانی باخەکەی بکە شتێکی کەشمان هەیە هەر سەبارەت بە گەرما باشتر وایە من ڕێنمای هەموو هاوڵاتیانەکەم ئەوانەی کە باخیانەیە ئەگەر کێشەی ئاویان نییە ینی ئاوێکی باشیانەیە بینی باخەکان بکەن بە وێنجە بیکەن بە وێنجە کە کرا بە وێنجە یعنی هەتاو بەر زەویەکەی ناکەوێ ینی ئەو مەسافاتەی بۆ نمونە بینی دارێک و دارێکی 4 مترە ینی کە کردی بە وێنجە هەتاو بەری ناکەوێت کە هەتاو بەری نەکە و تا ڕاستەیەکی زۆر احتیفاز بە ڕوتوبەی خاکەکەوەکەی یعنی کە احتیفاز بە ڕوتوبەی خاکەکەەوە کرد ینی ئاودانیش کەمەکەیتەوە هەم وێنجەکەش دەتوانی 20 ڕۆژ 25 ڕۆژ جارێک بدوریتەوە بە حیوانە لە مۆرزی گەرمایە چ جۆرە دارێک لە نێو باخەکانە زیاتر گرنگی پێبین هاوڵاتیانی خۆشەوی زیاتر گرنگی پێبن لە نێو باخەکانیانە بۆی دوور بن هەم لەوەی کە زوو شک نەکات و بە زووترین کاتیش گەشە بکات کام جۆری دارە بۆ کەش و هەوای کوردستان گونجاو چ لە دەرەوەی شارەکان بێت چ لە ناو شارەکان خۆی سەبارەت بە گونجانەکان لەوانەیە شوێن بۆ شوێن فەرق بکە یعنی بۆ نمونە ئێستا ئێمە ناتوانین بۆ نمونە گوێز لە هەموو شوێنە بچێنین ناتوانین بۆ نمونە فستق لە هەموو شوێنە بچێنین فستق یەکێکە لەو دارانە ئەگە تەمەنێکی زۆریش بکە ئاویتیا بۆ سێ زەویەکەی بۆ نمونە لە شوێنێکی وەک شارە زورا زەرعی بکەین با تەمەنی 15 ساڵ 20 ساڵیش بێت ساڵانە بارانێکی زۆر باری تووشی خنکانیەکات بۆ نمونە لە یا گوێز ئەگەر بۆ نمونە لە شوێنی وەک شارە زورا بینێژینیان لە شوێنێکی وەکو عەزیزاوا لەم سنووری سلێمانیا بینێژین لەم نزیکانەی دەوروبەری شار بەڕاستی سەرکەوتونی ئەبێ لە شوێنە ساردەکانە بینێژین لەبەرەوە پێویستی بە ساعاتێکی برودەی زۆر هەیە ساڵانە پێویستی بەوەی ینی بیئەکە گونجاو بێ لەگەڵە بەڵام بۆ خۆ قەیسیز دەوانێ و کێشانەمان نەبێ بەڕاستی زۆر سپاس بۆ ئێوە کەناڵی کورسات سپاس بۆ بەڕێستا بەڕێزیشت سپاس فەرموو سپاس دەکەم سپاس بۆ میوانەکەشم میوانی دووەمم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاک فایق محمود بەڕێزیان لە پرسایی بەشی ڕزگەری و نەمامگەکان لە بەڕێوەبەتی بەغداری سلێمانی و لامان کاتە ئەندازیاری کشتتوکاڵی هەردوو میوانەکەم کۆمەڵێک زانیاری زۆر باشیان بە ئێوەی خۆشەویست بەخشی تا بتوانن بە شێوازێکی زۆر باش لە مۆرزی گەرما و لە مۆرزی هاوینەیە گوڵ و نەمامێکی یەکجار گەشا و سروشتێکی زۆر جوان ببەخشن بە باخ و باخاتەکانتان لامان کاتە باخەکانیشمان بتوانین دارێکی بەرداری زۆر باشی تا بچێنین دا بتوانن دوور بن لە گەرمای هاوین